بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لە پەڕە 75. دەواازەیەک بۆ ڕۆشن بیری. پرسیاری 28. زۆر جار ستونەکانی ڕوونکردنەوەی ژمارەی کەڵەکەبووی ئەو پردانە دیار دەخات کە لە وڵاتان دروست دەکرێن. هاوکێشەیەک بنووسە ژمارەی ئەو پردانە ڕوون بکاتەوە کە لە نێوان ساڵانی 2002 هەتا 2007 لە هەرێمی کوردستان بنیاتنراون. ئەگەر بزانی ژمارەی پردەکانی ساڵی 2002 7 پردە. ئەوەی ڕاستی بی ئەمن لەو پرسیارەی تێناگەم کو وەڵامی بدەم. دەزانم مەبەستی ئەو ساڵانەیە کە دەکا بۆ وێنە ساڵی 2002 هەتا 2007 5 ساڵە و لە ساڵی 2002 7 پرد دروست کرایە، بەڵام هەست دەکەم دەبوایە وێنەی ڕوونکردنەوەی هەبی لێرە کە ئەمن بەکاری بینم لە جیاتی ئەو وێنەی ئەو پردەی کە نەمزانی ئەو پرسیارە ئایا ئەمن تێناگەم لە پرسیارەکەی بەخۆی نووسینەکە زۆر ڕوون و ئاشکرایە، بەڵام هەست دەکەم وەکو ئەوی وایە هەندێک زانیاری کەمبی کەم و کورتی هەبی لە زانیارەکەی تەمەشای کتابە عەرەبیەکەشم کرد لێرە و ئەویش هیچ هەر وەکو ئەوەی بوو وەکو لێرە دەبینن ساڵەکە تۆزێک جودایە، بەڵام ئەوە کێشە نییە وەکو دەبینی ساڵەکە لێرە لە جیاتی ساڵک 1995 هەتا 2005 بەڵام هەست دەکەم دەبوایە وێنەی ڕوونکردنەوەی هەبوایە. دەنا ئەمن ناتوانم ئەو پرسیارەی چاکە لێرە هەتا 7 پردەکەش نەنووسرایە کە لە ساڵی 2002 7 پرد دروست کرایە، ساڵەکانیش هەر زۆر جیاواز کەواتە شتێک هەست دەکەم کەمە. لەبەر ئەوەی ناتوانم ئەو پرسیارەی هیچ وەڵامە چی بدەمەوە. دێمە لای پرسیاری 29. دەبەری بەرزاییەکانی ماکۆک تایبەتمەندی ئەوەی هەیە کە زیاترین ناوچەکانی هەرێمی کوردستانە لە باران بارین، کە تێکڕای گشتی بارینی باران تیایدا دەگاتە 875 میلیمەتر. تێکڕای ساڵی ڕابردوو 35 میلیمەتری کەمتر بوو لە تێکڕای گشتی. هاوکێشەیەک بنووسە گۆڕاوی س تیایدا بەکاربێنە بۆ دەربڕینی ئەم بارە. بێگومان کوردیەکە زۆر باش نییە وەکو هەموو جارێ، ئیملایەکان باش نینە، بەڵام دەزانم کە ئەو ژمارەیە واتە تێکڕای بارانبارین و ساڵی پاریش 35 میلیلیتری کەمتر بوو لە تێکڕای گشتی. ئەگەر بمەوێت هاوکێشەیەک بنووسم ئەوها دەنووسم 875 بوو، بزانم چەند بوو. 875 یەکسانە بە ساڵی پار پیتی س ئەگەر بەکار بینم بۆ ساڵی پار 35یشی باوێنە سەر زیادکەین لۆی ئەوجا دەگاتە 875. کەواتە ئەو هاوکێشەیە یان دەنووسم 875 کەم 35 یەکسانە بە پیتی س ئەو هاش دەبی. هیچ کێشە نیە. یان
دەنووسم پیتی س یەکسا ئەو هەم نووسە، یان بنووسم جۆرەشکەش دەنووسێ بزانم یان نانووسێ، یان دەنووسم 800 و جۆرەشکەش دەنووسێ 875 جیاوازی مابەینی تێکڕای گشتی و پیتی س یەکسانە بە 35 ئەو هەش دەنووسێ. کامەت هەڵبژارد کامە بەتو باش بوو ئەو باشە، هەرسێکیان هەمان شت دەنوێن. ئێستا بچمە لای پرسیاری سی. پرسیارێک بنووسە زانایانی کەشناسی بڕوایان وایە کە تێکڕای گشتی پلەی گەرمی لەسەر ڕووی زەوی بە بڕی نیو پلە زیادی کردووە لە نێوان ساڵەکانی 1861 هەتا 1998. لە ساڵی 1998 ئەو تێکڕایە 15.5 پلە بوو. ئەو زانیاریانە بەکاربێنە بۆ نووسینی پرسیارێک تیایدا ئاماژە بە هاوکێشەیەک دەکەی نەزانراوێکی تێدابی. ئەوەی ڕاستیبی پرسیار نووسین بەڕای من هیچ کات نابی ئیشی خوێندکاربی، چونکە پرسیار نووسین زۆر قورسە، دەقەکەی هەر قورسە، زانیاریەکان هەر زەحمەتن ئاڵۆزن، کەواتە هیچ کات خوێندکار نابی پرسیاری بنووسی و بە تایبەتی ئەو پرسیارە زانستیانە کە دەربارەی فیزیایە لێرە بۆ وێنە کەشناسی کە زۆر زەحمەتە. بێگومان ئەو پرسیارانە پرسیاری هەموو کتابەکەی 100% لە کتێبی ئەوروپیان ئەمریکی وەرگیرایە، زیاتر هەست دەکەم لە کتێبێکی ئەمریکی وەرگێڕانەکە کرایە، بەخۆ شتێکی خراپ نییە، بەڵام زۆر زەحمەتە دەقەکەی بەباشی وەرگێڕین و زۆریش ئاسان نییە زانستەکەش بە تەواوی وەرگێڕین. ئەگەر بە تەواویش وەربگێڕین زۆر زەحمەتە تێگەیشتن لەو جۆرە زانستانە، چونکە ئەمن ئەوەی ڕاستیبی چووم ئەو جۆرە زانستم خوێندەوە بە زمانی دیکە هەر هەتا تێبگەم مەبەستیان چییە، نیو پلە زیادی کردیا لە نێوان ئەو ساڵانە و مەبەستیان چییە لە ساڵی 1998 ئەو تێکڕایە 15 پلەیە. هیچ ئاسان نییە تێگەیشتن لە پرسیارەکەی و بە تایبەتی پرسیار نووسینیش هەر زەحمەتیشە. ئەوجا پاش ئەوەی ئەمن ڕەنگە کاژێرەکم پێچوو هەتا تۆزێک زانیاریم پەیدا کرد، گەیشتمە ئەوەی کە هاوکێشەکەی کوو بنووسم یان پرسیارەکەی کوو بنووسم. ئەگەر هاوکێشەکەی بنووسم چونکە لەو ساڵەی هەتا ئەو ساڵەی تەنیا نیو پلە زیاد بووە، کەواتە ئەمن ئەوها ڕوونی دەکەمەوە لێرە. ئەگەر گریمان ئەو خاڵە ساڵی 1861 ئەو خاڵە سۆرەش ساڵی 1998 ئەوە کاتەکەیە. ئەگەر گریمان لە نێوان ئەو ساڵە ئەو ساڵە بە تێگەیشتنی من نیو پلەی گەرمی نیو پلە زیاد بوو واتە کۆکردنەوە، واتە من پاشان دەزانم کە لە ساڵی 1998 پلەی گەرمی تێکڕای پلەی گەرمی 15.5 بوو، کەواتە پرسیارەکەم ئەوەیە ئایا لە ساڵی 1861 پلەی گەرمی تێکڕای پلەی گەرمی چەند بووە. واتە من هاوکێشەکەی ئەوها دەنووسم پلەی گەرمی لە ساڵی 1861 بە پ دایدەنێم، کۆی دەکەمەوە لەگەڵ نیو دەبی بکاتە 15.5. ئەوە هاوکێشەکەم نووسی. ئەو جاگەر بمەوێ بزانم ئەو هاوکێشەشی کارکەم، بێگومان پلەی گەرمی لە ساڵی 1861 100%
15 پلە بووە. ئەوجا ئەوە تێگەیشتنی من لۆ ئەو زۆرە پرسیارانەکە. پرسیارە چی زیاتر فیزیاییە، ئەمن دەبی زانیاریم هەبی لەسەر هەتا بتوانم تێی بگەم، دەنا زۆر زەحمەتە. پرسیاری 31 لە نێوان هەردوو ساڵی 1970 و 1990 واتە 10 ساڵە جیاوازیەکە دیاردەی بە بیابان بوون بووە هۆی لەناوچوونی ساڵانەی نزیکەی 3.72 جاران 10·8 مەتر دووجا لە دارستانە کەمەربەندیەکان. ئایا نزیکەی چەند مەتر دووجا لەو ماوەیە لەناو چووە؟ واتە هەر ساڵەی ئەوەی ئەمن تێی بگەم، هەر ساڵەی ئەوەندە مەتر دووجا لەناو دەچی. چونکە لێرەش ئەمن ماوەکەم 10 ساڵە، کەواتە ئەو ژمارەی دەینم لێکی دەدەم لەگەڵ ژمارە 10 لێکی دەدەم لەگەڵ ژمارە 10 و ئەوها ژمارەکەی خۆم دەینم لێکدان لەگەڵ ژمارە 10 چونکە ژمارە 10 توانێ یەکە، کەواتە ژمارەکەی ئەوها دەنووسمەوە 3.71 جاران 10 توان 8 کۆ دەکەمەوە یەکسانە بە 9 مەتر دووجا. ببوور مەتر دووجا. ئەوە وەڵامی منە. ئێستا بێمە لای پێداچوونەوە. ڕادا لێکچووەکان لە لیستەکە جیا بکەوە هەتا بتوانم بزانم کامە ڕادە لێک دەچی دەبی هەمان پیتبی هەمان توانبی. تواندوو ئەو دوانە پێک دەچن. هیچی دیش پێک ناچن، هەر ئەو دوانە پێک دەچن. پرسیاری 33 ئەو دوو بڕە کۆ بکەوە. لە کاتی کۆکردنەوە پێویستە ئەگەر ویستم باشتر وایە ڕەنگە ئەو کەوانانە لابم، بە تایبەتی ئەگەر هاتوو هێمای کۆ لە پێش کەوانەکان هەبوو، کەواتە کەوانەکان دادەبم بێ ئەوەی هیچ خۆم ماندی بکەم، هیچ شتێک ناگۆڕێ، هەمان هێمایە هەمان شتە. ئەو هێمایە دەبیتە هێمای یەکەم ڕادا لەو کەوانەیە، بەڵام پێویستیش ناکە لە هێمایەکانیش لابم، تەنیا ڕادا لێکچووەکان دەور دەدەم پاشان کۆیان دەکەمەوە. ئەو ڕادەیە هەمان شتە لێک دەچی لەگەڵ ئەو ڕادەیە، کەواتە 4 تەنیا 4 و 6 کۆ دەکەمەوە دەبیتە 10 پیتەکەی وەکو خۆی دەنووسمەوە، توانەکەش وەکو خۆی دەنووسمەوە. 3 کۆ 3 مە هیچ ڕادەک وەچیوی نییە، کەواتە وەکو خۆی دەینووسمەوە. کۆ بابە زەردی بینووسم 3 پیتی مە هەتا وەکو ئەوانی دینەبی. کۆ 12 لێرە کام ڕادە کەم 4 لە ڕادە پێک دەچن هەردووچیان، 12 4 لێ بڕوە یەکسانە بە 8، کەواتە کۆ 8. ئەو ڕادەیە بە تەنێک کە ماوە لێرە کۆ 7 بە هیچ ڕادەیەک ناچی، کەواتە بە تەنیا بە خۆی و هێمایەکەی دەینووسمەوە. کۆ 7 پیتی س تا. ئێستا پرسیاری 34 کام ژمارە یەکسان نییە بە ڕەگی 16 کۆ ڕەگی 36. ئەگەر ئەمە 16 لە بن ڕەگبینمە دەرێ یەکسانە بە 4، 36 لە ژێر ڕەگبینمە دەرێ یەکسانە بە 6،
4 و 6 کۆ بکەمەوە یەکسانە بەدە کەواتە ئەوە پێک دەچی کەواتە ئەوەی هەڵنابژێرم چونکە ئەوە نووسرایە لێک نەچی کەواتە ئەوەی هەڵنابژێرم. لێرە ئەگەرە من 16ەکەی لە ژێر ڕێک نینمە دەرێ تەنیا 6ەکەی بینمە دەرێ ئەوەش هەر هەمان شتە کەواتە ئەوەش پێک دەچن یەکسانە کەواتە ئەوەش هەڵنابژێرم. ئەو جارەی 4ەکەی لە ژێر 16ی لە ژێر ڕێک دەیمە دەرێ بەڵام 36ەکەی نایمە دەرێ کەواتە ئەوەش یەکسانە لەگەڵ 16 ئەوەش هەڵنابژێرم. کامە یەکسان نییە ئەوەی هەڵدەبژێرم ئەوە یەکسان نییە چونکە هەرگیز ئەو دوو شتە یەک نییە ناتوانم ئەوها بینووسم ئەوە هەڵەیە چونکە ئەوە لە ژێر ڕێک بووە چەند 6 و 6 12 1 و 3 4 1 5 ڕێگی 52 هیچ کات ناکاتە 10 کاتەوە هەڵەیە یەکسان نییە کاتە هەڵی دەبژێرم ئەوەی هەڵدەبژێرم لێرە هاتما کۆتایی لاپەڕە 75 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چی نوێ هەر بشی